بەڵێ ئازان خۆشەویستانمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە لە بەشێکی زۆری لە جیهان و لە وڵاتان چالاکی جۆرا و جۆر تایبەت بە منداڵان ئەنجام دەدرێت بۆی کە هەم منداڵان دڵخۆش بن هەم ئەم ڕۆژەش گرنگە بۆ منداڵان چ لە پەروەردەکردنی منداڵ چ خودی منداڵ چ بۆ خێزانەکانیش بە تایبەتی ترکە منداڵیان هەبێت گرنگە پەروەردەکردنی منداڵ چۆن بێت و لەگەڵیشیدا لە ئێستادا لە پشوداین ئەم پشۆ چۆن کاتەکان بەسەر بەرێ منداڵ و لەگەڵی هەموو گرنگترەوەیە کە منداڵ پێویستە قۆناغی منداڵی چۆن بێت چۆن مامەڵی لەگەڵدا بکرێت گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئاوارە حاجی ڕاهێنەر و ڕاوێژکاری خێزانی و پەروەردەی مامۆستا یان زۆر بەخێر بێت. زۆر سپاس زۆر سپاس بەیانیەوە باش بەیانی هەموو بینەران باش سپاس بۆ بانگێشکردنی ئێمە بەهاتان پێبەخشین. مامۆستا لە ڕۆژی جیهانی منداڵان داین لەم ڕۆژەدا و لە تەواوی ڕۆژەکانماندا چ شتێک گرنگە بۆ منداڵ؟ ڕاستە فەرمووی طبعاً ڕۆژی جیهانی مناڵان لە هەموو مناڵانی جیهان وە مناڵانی کوردستان پیرۆز بێ ئەوەی کە گرنگە بۆ منداڵان گرنگە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە دایک و باوکەوە کە بەڕاستی ئەتوانین بڵێن قۆناغی پەروەردەکردنی منداڵ بریتیە لە زانست و چێژ و هونەر بەڵام من وەکو دایکێک وەکو تەجروبەیەک لە مەجای پەروەردەییە لە ڕاستیان منەڵم بیدایەت پەروەردەکردنی منداڵ چێژە چونکە هەر شتێک چێژە لێ نەبینی ناتوانی عیلمەکەی وەرگری ناتوانی داهێنانی تیا بکەی ناتوانی ئەو کارکتەرە کارایبی کە ئەو ئامانجەی لەسەر تەبی پێکی بە تایبەتیش لەگەڵ منداڵە پرۆسی پەروەردەکردن بریتیە لە پرۆسی پێگەیاندنی قۆناغەکانی مرۆڤێک جا لەلایەن لایەنی ئاینی ڕۆحی تەندروستی جستەیی و پیشەیی ئەوەی کە زۆر گرنگە لەم ڕۆژەیە دایک و باوک بیری بێ بۆ منداڵ یا پەروەرشیاران بەعام ئەوەیە کە بەڕاستی لە ژیانی و لە جیهانی مناڵ تێبگەن کە منداڵ ئەو کارکتەرە نییە کە ئێمە بتوانین وەکو هەویرێک ئەڵێن بیشێلی و دروستی کەیت و قۆناغێکە یعنی تەواویکەی تەکمیلێکی بەعکسەوە منداڵ گوڵێکە دارێکە کارکتەرێکە کە پێویستەکە خۆی بەرهەم بێنێ خۆی دروستکە نەک تۆ بتەوێ بۆ شکڵە بێ کە ئەتەوێ هەنی ئێمەی دایک و باوک دایم خاوتم و هەمانەیە منداڵ بۆ شێوە بێ کە ئێمە ئامانەوێ بەڵام بەعکسەوە منداڵ ئێوێ خودی خۆی بێ وازی لێ بێنی خۆی بێ فقط دوورا دوور چاوت لێ بێ. زۆر باشە کەواتە تایبەتمەندی پەروەردەکردنێکی سەرکەوتوو چییە؟ تایبەتمەندی پەروەردەکردنێکی سەرکەوتوو ئەگەڕێنەوە بۆ هەرمەکەی ماسلۆ کە باسی پێداویستەکانی مرۆڤ ئەکا هەر مرۆڤێک بەعام و ئێمەش کاتێ دایک و باوکی مرۆڤێک دروست دەکەین یان ئاگامان لە قۆناغی پەروەردەکردنێتی 4 بۆ 5 قۆناغی یەکەم پێداویستیە لۆژیکیەکان وەکو خواردنەوە و جلوبەرگ و ئەمانە دووەم ئاسایشە ئارامیە بۆ منداڵ سێم خۆشەویستیە چوارەم ڕێزگرتنی منداڵەکەیە پێنجەم ویستی بڕیاردان ویستی خۆ بە گەورەزانینی منداڵ یعنی دەسەڵاتی بیتێ خودی خۆی بێ ئێمە لە سەردەمی سەرمایهداری بە تایبەتی لە ساڵانی دواییە ئەوەندەی دایک و باوک بە منیشەوە بیرمان لەوەیە قۆناغی یەکەمی بۆ بکەین جلی جوان مەکتەبی باش پێداویستی باش شوێنی باش ماڵی باش ئەوە بیرمان لە کەمالیات کردوتەوە بیرمان لە قۆناغەکانی تر نەکردوتەوە یعنی من بەڕێوەبەر و سەرپەرشتیاری پەیمانگایەکم یەکێک لە پەیمانگاکانی سلێمانی بە خۆشحاڵی و پەیمانگاکەی دکتۆر بەختیار کەمال تاڵبانیە بە ڕێزیشان سەرپەرشتیاری گشتین زۆربەی ئەو کێشانەی بۆمانە منداڵەکە لە ڕووکەشە کێشەی نییە بەسیرەکەی پێداویستەکانی تری بەداخەوە بۆ دابین نەکراوە و دایک بیری چوە ئەرکەکانی تری مناڵ چییە ئەوەی کە زۆر گرنگە قۆناغەکانی دوای ئەوەیە ئاسایشی ناوماڵ ناو خێزان خۆشەویستی ئەم منداڵە خۆشەویستی پێ بدرێ و فێر بکرێ خۆشەویستی دەرببڕێ و دواتر ڕێزی لێ بگری خودی خۆی بێ و بڕیار بە ینی ڕێزگرتنی خۆ بە گەورەزانین لە ناو ماڵەکە قەراری لابێ بڕیاری لابێ کە شتێکە پەیوەندی بەوەیە نەک قەراری ناو ماڵەکە ئەمانە زۆر گرنگن خێزان لەم ڕۆژەیە بیری بێ کە بەداخەوە لە بیر کراوە. ڕاستە مامۆستا پەروەردەی ڕابردووی دایک و باوک کاریگەری ئەبێت لەسەر پەروەردەکردنی منداڵەکان بێگومان ئێمە خۆڵێڵی سوراحەیە کچی تێدا بێ ئەوە ئاچێتە ناو پەرداخەکە
بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ دنیایەکی زۆر کراوێ سوشیال میدیا ئەنتەرنێت جیهانێک هاتۆتە کایەوە کە تۆ علمی چەند وڵاتی تر بە یەک کلیکێتە بەردەمت بتوانانی ئیسیفادەی لێ بکەیت بەڵام ئەوەشیان بەداخەوە بەشێکی زۆر لە خێزانەکان ئەڵێ خۆم چۆن گەورە بووم مناڵەکەشم وا گەوراکەم باوکم حەو کوڕی بەخێو کرد هەر یەک سەرینمان نەبوو یەک ماڵمان هەبوو لە یەک ژوورا خەوتین هیچ کێشەشمان نەبوو عیبیشمان نەبوو لە ڕووکەشە عیبەکە دیار نییە بەڵام لە ڕەفتار و لە کردار و لە قەنەعەت و لە بیر و باوەڕ و لە کار و پیشەی مناڵەکانە کاریگەری هەیە ئێستا من زۆر جار باسی ئەو حاڵەتە کە مەگەر دەرفەت بێ لە ساڵانی ڕابردووە ئێمە خریجی 2011 بۆ 12 ئومێدێکمان هەبوو کە تاعینات هەیە ئومێدێکمان هەبوو کە حکومەت تاعینمانەکە ئێستا جیلێک گەورا بێ هیچ باوەڕ و قەنەعەتێکی بەوە نییە کە حکومەت تاعینیەکە سیرەکەی لێشاوێکی زۆر کە بەداخەوەمە ئیشی لەسەر ناکرێ مناڵ وازەهێنێ بۆ بیر و باوەڕی دایک و باوک ئەڵێ تۆ تاعیناتن نەما لای حکومەت وەرە یارمەتی من بە ئیش بکە جاخۆ بۆچی ئەخوێنی خۆ حکومەت تاعینە ناکە خۆ هیچ ئیشێنی ئەو هەموو خریجە هەیە لە ماڵەوە بەڵام لە کاتێک ئەم بیر و باوەڕە دروست ناکە بڵێ سەردەمی ئێمە جیابوو سەردەمی ئێوە جیایە فەرمون ئەمڕۆ خۆت بتوانە و لێهاتووی خۆت ئەمڕۆ بەقدر ژمارەی مرۆڤەکان ئەوەندە ئیش و کار و کاسبی هەیە تۆ لێهاتووی خۆتی تیا بکەی یعنی باوک بۆ عەقڵیەتەوە مناڵ بەخێوەکە دایک بۆ عەقڵیەتەوە مناڵ بەخێوەکە کە سەردەمێکە خۆی تیا بەخێو کراوە زۆر باشە لەسەر ئەو ئیشکردنە زۆر جار مناڵ ئەبین لە تەمەنێکی کەمە واز لە خوێندنێنە یاخود دایک باوکەکە لە خوێندن دەریەکەن ئەچێتە ناو بازار ئیشەکات ئەچێتە دوکانێک یاخود شوێنێکەوە ئیشەکە یاخود لەگەڵ باوکیا لە بەردەست باوکیا ئیشەکە کاریگەری خراپی ئەم ئیشکردنی مناڵ لە تەمەنێکی کەمدا چێ لەسەر ماڵەکە ڕاستە فەرمی ئێمە پێشنیارەکەین لە مەجای پەروەردەیە خاصەتەن سێمانی هاوین منداڵ بەپێی قۆناغەکان بەرپرسیارەتی پێ بدرێت منداڵی کەج لە ماڵەوە لەگەڵ دایکە فێری کەبانوتی بکرێ فێری با بڵێن میوان بەخێراتنی میوان بەڕێکردنی میوان تەنزیمکردن و هەنێک ئەتەکێتی ناوماڵ بکرێ و لە هەمان کاتا پێشنیارەکەین بۆ باوکان لە مەجای هاوینە زیاتر هاوڕێتی مناڵەکانیان بکەن بۆ چوون مزگەوت بێ بۆ چوون بۆ شەکرا و خواردنەوەیەک بێ دوور بەیاخوا پرزگە و سەردانیکردنێکی ماتەمینی بێ دوجاریش ئەگەر ئەرکێکی سەلامەت و تەندروستیە هەفتەی دوو ڕۆژ بیبە بۆی ئاشنا بێ بە جیهانی ئیش پارە مامەڵە ئەتەکێتی ناو بازار یان ناو کار و کاسبی بەڵام بەداخەوە کە ئەمڕۆ ئەو دیاردەیە نەبووە بە دیاردە حاڵەتە بەڵام ئەگەر پشتگوێ بخرێ ئەبێت بە دیاردە دایک و باوک منداڵ هێنە دەرەوە ئیشەم لەگەڵ بکە بەرپرسیارەتی ماڵم لەگەڵ ناگیرێ باری دارایی سەختە حکومەت موچە نایە من بۆچی مناڵ بەخێوەکەم فەرموورە لەگەڵ مایشکە کاتێک تۆ ئەم مناڵە بەم تەمەنە مناڵە بەم ناسکیە کە تۆ پێشینەی چوونە ناو بازار و دنیای کارن نایەوەتێ زۆر زەحمەتە بووی یەکی وەرەگرێ لایەنە خراپەکانی ناو بازار سیرەکەی مناڵ لە تەمەنێکی گەنجیا تووشی vەی بەبێ تووشی هاوڕێی خراپە بێ بە بۆنی ئیشۆ تووشی هاوڕێ چوونە دەرەوەی درەنگە بێ باوکە بارمان باتۆ باوکشتمان باتۆ باوکە چون بە بازار سیرەکەی تێکەڵ بە دنیایەکە بێ لایەنە خراپ و چڵکنیەکە وەرەگرێ باشێکە وەرناگرێت کە باوکی بۆیە بە چکە باوکی پێشینەی نایەتێ ئەوە زۆر کاریگەری نەرێنی هەیە زۆر باشم مامۆستا یەکێک لەو بنەمایانەی کە ڕۆژی جیهانی منداڵانی لێ دروست بوو ئەوەیە کە منداڵ لەو کاتەدا داوایەوەیە کرد کە متمانەی پێ بکرێت وجودی هەبێت هەست بە وجودی بکرێت ئەم دروستکردنی وجودە ئەم متمانە پێدانە لەکوێوە سەرچاوەگرێت دایک و باوک خێزان تا چەند گرنگە ببنە هەوێنی دروستکردنی متمانە بۆ منداڵەکانیان بەڵێ ئەوە لە فەقڕی سێم و چوارەمایە کە لە هەرمی ماسلۆیا باسمان کردەوەی کە منداڵ هەستی بوونی پێ بدرێ و ڕێزی لێ بگیرێ متمانی پێ بدرێت زۆر وا تەسەوڕەگەرە لەبەری منداڵە لەوانەیە هەستی پێ نەکە زوانیە زۆر بەعکسەوە ئێستا لەگەڵ خێزانە چەند شوێنێکی تر پەروەردەکارن هاوشانی دایک و باوک ئێمە ژنان کاتێک گەینە دەرەوەیان کار ئەەکەین حەزانە دایانگە و باخشە و سێکتەرەکانی تری پەروەردە هاوکاری پەروەردەکردنی ئێمە و لەم شوێنانە کاریگەری گەورە هەیە لەسەر ئەوەی کە منداڵ ئەو هەستەی پێ بدرێت کە تۆ وجودت هەیە کە تۆ تایبەتمەندی خۆتت هەیە کە تۆ هەڵبژاردەی خۆتت هەیە تۆ بڕیاری خۆتت هەیە ئێمە هەمیشە پێشنیارەکەین بۆ دایک و باوکان ئۆپشن بن بە مناڵ یعنی اختیاری بنێ بژاردەی بنێ لە بینی ئەو شتانی کە ئەو بەکاری ئەهێنێ کە پەیوەندی بۆ هەیە ئێمە دایک زۆر جار لە تەمەنی خۆمانە چین بۆ بازار بۆ جەژن کاکە و عەزیە بەچەنە بۆمان کڕاو دانراو لە ماڵە لەبەرێکی بۆ نییە قسە بکەین بەڵام ئەمە کاریگەری نەرێنی هەیە منداڵ کە گەورا بێ ناتوانێت اختیاری شت بکە یەکێک لەو مشکیلانی ئێستش
هەمانە لە حتا پەیمانگا دایک مناڵ ئەهێنێ ئەڵێ دەرچۆ بۆ دوو بەس نازانم لە پۆلی دوو داینێم ویا لە پۆلی سێ مستەوای زۆر باش نییە ئێمە بڕیاری بۆ بین ئەم دایکە خۆی لە گەنجیە لە تەمەنی مناڵیە هەمان مامەڵی لەگەڵ کراوە ئێستش بەبە نائاگان نازانێت ئەم شتە کاریگەری پەروەردە لەگەڵ مناڵەکەی ئەیکا مامۆستا بەیانیان بێ ئێواران بێ لە پۆلی دوو بێدا لە پۆلی یەک بێ مشکلەی زۆری ئەوەی کە خەڵک ناتوانێت بڕیار بە لەم ڕۆیە یعنی من زۆر ڕوبەڕووی ئەوە بمەوە ناتوانن بڕیار بن بۆ شتانی ئەیانێ بۆ شتانی حەزیان لێتی ئەوەیە کە اختیار نەدراوە بە مناڵ کوڕم ئەوە قاپێ میوەمانداناوە سێ و خۆیا پرتەقال نانا تۆ بە سێ بخۆ بۆ سێ بۆ دانێ باشە ئەوە چین بۆ ماڵی خاڵت ئەڵێ نایە لەگەڵم وڵای نای کەفی خۆت سبێنێ چی ماڵی باپیرت ئیقەیچێکە تۆ پێی بڵێ ئەم شۆ چی ماڵی خاڵت یا ماڵی باپیرت چی ماڵی پورت یا بچین بۆ ماڵی مامت اختیار بە مناڵ زۆر مهمە بەس ئەمە وا نەکات سوڵتە بچێتە لای مناڵ دایک و باوک بە قسەی بکە ئەمە لە سنووری خۆی ئەو شتی پەیوەندی بە مناڵەوەیە ئەو بۆ جەژن من حەزت لە عەزیە بۆت بکڕم یا حەزت لە پانتۆڵە کالت ئەوێ یا شەحاتە ئەم ڕەنگت ئەوێ یا ئەو ڕەنگە اختیار واکە لە مناڵ قەرار بە متمانەی بەخۆی بێ هەستی وجودی هەبێ لە ماڵەکەیە هەست بکە کە کەسێکە بۆ خۆی سەوزا خۆی یا ماستاوە خۆی ساردیە خۆی یان شەربەتە خۆی ئەمە زۆر مهمە هەستی بڕیاردان بە مناڵ واکە کە لە گەورەیە ئەو زیانە لاوەکیانەی نەبێ لە کەسایەتیە هەوسە دەکرێت خێزان دایک و باوک وا بکات ینی لە نێو ماڵەکەیدا منداڵ هەست بە خۆشببختی بکات لەگەڵەوەی کە چەندین کێش و گرفت هەبێت لە نێو ماڵدا لە دەروی ماڵدا بەڵام هەمیشە وا وێنەیە بکری هەم کەشێکی وا بۆ منداڵ دروست کە خۆشببختە کە دڵخۆشە بۆی کاریگەی نەبێت لەسەر داهاتووی یاخود پێدانی خۆشەویستی دەزانی مامۆستا زۆر جار ئەو منداڵانەی کە لە منداڵی خۆشەویستیان پێ نەبەخشاوە و باوەشێکی گەرم نەبووە زۆر تەئسیری هەیە لەسەر گەورەبوونی لەسەر پرۆسی هاوسەرگیری لەسەر ژیانی هاوسەرگیری ئەمە تا چەند گرنگە لە قۆناغی مناڵیدا ئەم بنەما جوانانە پەیڕۆ بکرێت باسی دوو بابەتت کرد کە بەلای منەوە گرنگە لە هەرمی ماسترۆ من نەچوومە شەرحیات چکە دڵنیامە هەموو پرسیارەکانە چنەوە سەر ئەوە یەکەمینیان بینینی ئاسایشی و ئارامی لە ماڵە بەداخەوە زۆربەی خێزانەکان شەڕ و دەمەقاڵە و مشکلەکان لە بەرچاو مناڵایە بەڵام ئاشت بوونەوە و تەفاهومەکان لە دەرەوەی بەرچاوی مناڵە ئەمەوە ئاکات کە مناڵ هەستی ئاسایش و ئەمانی نەمێنێ ئێمە تێستێکمان هەیە لە پەیمانگا کاتێک مناڵیەتە لامان بۆی لایەنی دەرونی کۆمەڵایەتی ئەحساس بکەین بزانین چۆنە لە چ ئاستێکە لەگەڵەوەی تێستی ژیریشی بۆکرێ لەگەڵ تێستی پشکنینی تەندروستی زۆرترین ئەو پرسیارانەی کە من لە مناڵی ئەەکەم زۆرترین ئەو مناڵانە چ وەڵامێک بە منەیە بۆ نمونە من وێنێکی پیشانەیەم زۆر شتێکی زۆر جیهانی و دڵنیام زۆربەی زۆری کەس دەزانێ ئەڵێم ئەم مناڵە بۆچی ئەگری تەسەور ئەکەن زۆربەی ئەو مناڵانە یاڵە باوکی لێون بووە یاڵە دایک و باوکی ئەمیان لێون بووە یان ئەڵێت دایک و باوکی ئەمیان بیر نییە یاڵە یاریەکانیان لێ شاردۆتەوە یاڵێ نایڵن یاری بکە یعنی کۆمەڵە شتێگەڵێ هەمووی پەیوەندی بە ئاسایشی ناو ماڵەوەی سیرەکە زۆربەی دەمەقاڵەکان زۆربەی مشکلەکان زۆربەی سین و جیمەکان لەبەر چاو مناڵە مناڵە نازانێ بەس ئەم مناڵە ئەحساسی هەیە و بزات پێدانی خۆشەویستی ڕێک لەم ئاسایشەوەیە کاتە سیرەکە دایک و باوکی خۆشەویستی ناگۆڕنەوە کاتە سیرەکە دایک و باوکی ڕێز و احترام و وشەی جوان و دەستەواژەی باش لەگەڵ یەکترا بەکار نایەنن ئەم مناڵە فەقراقێکی بۆ دروست دەبێت هەر ئەوەنەی هەستی کرد چاوی خێزانی لێ دیارنێت تقریبا لە تەمەنی نەوجەوانی بەرەو سەرەوە بۆ جامیعە بەدیل ئەدۆزێتەوە بەدیلەکان سۆشیال میدیان بەدیلەکان خەڵکی بێگانە و نامەحرمن بەدیلەکان سنتەری ناجۆر و ناپەیوەندی ناجیاواز و ناشەرعی بەدیلەکان ئەسڵەن ڕەگە کەسێکی پەبلیکی سۆشیال میدیا بێ لەگەڵ ڕێزمە ڕەنگە هونەرمەندێ بێ ڕەنگە ئەکتەرێ بێ یعنی سیرەکەی ئەم زەلامە ئێستا مۆدێل مستەڵەحەیە کڕێشەکەم مۆدێلێکە کڕێشەکەم یعنی هۆگری کەسێکی ژەبێ لە قاڵبی ئەوانیە کەیساتمانێ لە حەز مامۆستای جامیعەکەمەکەم بەداخەوە مامۆستای جامیعەت تەمەنی چێری وڵاژنی هەیە مناڵیشی هەیە بۆ ئەحساسی باوکایەتی لەو ئەبینێ بەس نازانێ ئەم فەراغی باوکایەتی هەیە هۆگری کەسێک دەبێت کە شەبیهی باوکێتی وێنای باوکی لێبینێ بەس ئەم بەخەڵەت چکە ناتوانێت وەک باوکی سێریکە ئەڵێ خۆشەویستی یان وەک دایکی و دوایش کە زەواجەکە چکە وێنای باوکی بینیوە ئەڵێ نا ئەوە نەبوو کە ویستم یا وەک دایکم نەبوو من دایکم بۆ ئەوم بۆ کاسەرباری و ئەم نایکە وەک وێنای دایک و باوک زەواجەکەن و زەواجەکەشیان سەرکەوتو نابێت لە گەورەیە جا بگرم من زۆر جاڵم مەمنونم بگاتە زەواج کەیساتمانێ ناگاتە زەواج چەند ساڵ عیلاقەی ناشەرعی ئەم زەلامە خەسارە بێ تاقی سەرفە بێ خۆشەویستی سەرفە بێ بێ ئومێد ئەبێ
کە هەمووی ئەساسیاتەکە ئەوەیە دایک و باوک وەک پێویست خۆشەویستی پێ نەدراوە و ڕێگەشی نەیاوە خۆشەویستی دەرببڕێ. ئەنی مشکلی ئێمە جگەلەوەی پێدانی خۆشەویستیە ئەوەیە کە ئێمە چۆن خۆشەویستی ببەخشین، لەکوێ خۆشەویستی ببەخشین، جۆرەکانی خۆشەویستی چیەکە بیبەخشین. ئایا هەر زمانە کە ئەو بابەتێکی زۆر قوڵە پێم وایە زۆربەی دایک و باوک لێ بێ ئاگات. زۆر باشە. جاری وایە ئەگەر دایک و باوک خۆشەویستی نەدا منداڵەکە ئێوە ناتوانێت خۆشەویستی پێ بداتەوە. کات ئەگەر دایک و باوک لە تەمەنێکدا منداڵەکەی نەیتوانی پێی بڵێ خۆشمەوەی دایکیان بە جۆرێک لە جۆرەکان وەکو زمانەکانی خۆشەویستی کە خۆش ئاماژەکە زۆر ئەگەر دایک و باوک لە منداڵەکانی بینێ ئەوێ هەست بە ترس بکە بەرامبەر منداڵان. ئێمە کەیسێکمان هەیە هەفتەی پێش و هاتووەتە لامان بەداخەواڵە مناڵەکەم نوێی بنەڕەتیە ئەبێ باوکی بەجەستەی بەریکەوێ بەس نابێ من دەستم بەریکەوێ، نابێت من باوشی پیاکەم، نابێ من ماچی بکەم. ئەم حاڵەتە چۆنە هەرچەنەوە بابەتێکی قوڵە. ئەم حاڵەتەوەی کە وەک پێویست خۆشەویستی پێ نەدراوە، کە وەک پێویست ئەم دایکە نەیتوانی و هاوڕێ بێ، ئەم باوکە نەیتوانی و هاوڕێ بێ، باوکەکە هاوڕێتی بەس دایکەکە وەک پێویست دەی نزیک نەبووەوە. بۆ چکە بەداخەوە من ویستم باسی و فەقەڕێ بکەم. ئێستا خانمان بە شێوەیەکی عام لە دەرەوەن کار ئەکەن، گۆڵدن تایمەکانیان لە کارایە، گۆڵدن تایم و بابەتی ئێنێرجی و وزەی ڕۆژەکەی لە کارەکەیتەوە زۆر هیلاکە و ئەو هیلاکیەوە پێویستەکە بە ئیسراحەتکە کاتێکی زۆر ئەڕوات ئەم مناڵە پێویستی پێیەتی و منداڵەکە خۆشەویستی تەواو لە دایکەکە وەرناگرێت سەیرەکەی فەڕاقێک تەمەنەکە مناڵەکە کاگاتە هەرسەکاری هەمان ئەحساسایەتەوە بە دایکەکە ئەنجا پێویستیتی ئەم نایەتی ئەوە زۆر مشکلەیە. زۆر باشە. کاتە چۆن بتوانین پەروەردەیەکی تەندروستی منداڵەکان بکەین؟ ئەتوانین ئەمە فەقڕی کۆتاییە بێ؟ ئەتوانین چەند شتێک بکەین لەوەی کە خۆشەویستی تەواو بین بە مناڵەکانمان. هەر لە بتەمەنی مناڵیەوە بەڕاستی دایک و باوکان بیریان بێ ئەم مناڵە بۆ هێنمە دنیا. حتا لە جیلی ئێمە پێمانەوەترا جا من بۆچی تۆم هێناوەتە دنیا، بۆی باش بی، بۆی چاک بی. زۆر جار من جواب مایەوەم ناوان نییە، تۆ خۆت ویستوتە من بینی، ئەبێت تۆ جارێکە چێژ لە من وەربگری ئەو ئەحساسە بێ بە من کە من بۆ تۆ گرنگم، دوایەوە تۆ بۆ من گرنگی. ینی من ئەوە زۆر مناقەشەم کردو لەگەڵ کەسە نزیکەکانی خۆمە. دایک و باوک بۆنە مناڵ نایەنێتە دنیا لە پاشە ڕۆژا لەگەڵی بن و گۆچانی دەستی بن و ئەی لە بیدایەتا تۆ چیت بۆ مناڵەکە، تۆ شاخی، تۆ پشتی وەک باوک پشتی کچەکەتی، وەک دایک لانی معنەویەت و وزە و حماسی کچەکەتی ئەوەت پێداوم تا لە گەوری یابم. مهمە یەکەم نیە تۆ بۆ مناڵێنیتە دنیا. ئەگەر هێشتا دایکێک گوێگرمانە بەتەمایە مناڵی بێ، تۆ مناڵ بۆیە هێنی خۆت چێژی لێ ببینی، خۆت مدعی لێ ببینی. ناڵی مناڵ میوەی بەهەشتە، بەڕاستی ئەگەر بۆ نیەتەوە بێ میوەی بەهەشتە. هەندێک جار ڕفتار و کردارێک کە تەسەووری ناکەی، یعنی تاقە و قسەی ڕۆژەکەت هەمووی شەڵداونیە کات سەردەخەنەت ئەهاتێ. ئەبێت تۆ ئەحساسی ئەو بکەی مناڵ بۆ ئەو هێنی تۆ چێژی لێ ببینی. خۆی باڵادەت لە قورئانی پیرۆزە فەرمێکی کە لە جوانیەکانی دنیا. بەڵێ بەڵام لە دوای ئەوە ئەنجا کاتەرخان بکەی بۆ پەروەردەکردنی مناڵەکەت. ئەگەر زەختێکی مادی لەسەر ئەگەر لە حاڵەتێکای لەگەڵ مێردەکەت ناگونجی ئاسایش نییە. کۆمەڵگەی ئێمە وایە کاتێ ژن و مێردێک کێشیانە بێڵە مناڵ بخەرەوە مێردەکەت باشە بێ. ئەمە بۆ سەردەمێک بوو کە زەختە مادی و سەرمایەداری خێزانی نەگرت. بەداخەوە ئێستا من وەکو ڕایشکارێکی خێزانی ڕەنگە بەرپرسیار بم لەم قسەیە ئەو پێشنیاراکەم بە هاوسەران کە ئێوە هەست دەکەن بێک و ناگونجێن، جیاوازیتان زۆرە، ناتێگەشتنتان زۆرە، تکا مناڵ مەهێنە ناوە ببێ بە قوربانی. تۆ کە زمانی خۆشەویستی لە نێوانتانانە نازانی چۆن خۆشەویستی بێ بە ئینسانێکی کامڵ، چۆن خۆشەویستی بە مناڵێک کلێت تێناگە کە ئەبێت تۆ ئەو بێنیتە سەر مەوجوو زمانی خۆت. ئەو زۆر مشکلێ. ینی خۆتان تەبابن باش بن، ئەو کاتە لەسەر ڕێتمێکی هاوسەنگ بن پێکەوە مناڵ بێنن و بە هەموو زمانەکانی خۆشەویستی. کتێبێکی زۆر باشەیە و کراویشە بە کوردی خۆشبەختانە لە بازار هەیە، باەمە هەر پێشنیار نەکەین بڵین دایک و باوک ڕاوێژ وەرگری و سەردانی ڕاوێژکارێکە زمانەکانی خۆشەویستی. کتێبێکی زۆر سادەیە بە زمانی کوردی هەموو کتێبخانەکان بەردەستە. زمانەکانی خۆشەویستی هەرەوە من بە تۆ بڵم خۆشمەوەی ئەنواع جۆری خۆشەویستیە کە لە دایکاتی ئەبێت لە باوکاتی ئەبێت لەگەڵ مناڵەکە بەکار بێنرێ بۆی کاریگەری گەورەی نەبێت. و دواتریش مناڵەکە فێری ئەوە بکرێت خۆشەویستی ببەخشێ، ڕێگەی بین خۆشەویستی ببەخشێ بە نەنێک بە باپیر بە مام بەخاڵ. بەداخەوە ئێستا کاتێک کەسێک زەواجەکە ژن ئێنێ چەند ساڵێک لەگەڵ هەردوو لا باشە، لە دوای ئەو وردە لەگەڵ مامی مناڵەکە لەگەڵ خاڵی لەگەڵ ماپیری سێکەم پەیوەندە کۆمەڵایەتیەکان تەسکە بێتەوە کە ئەمە کاریگەریەکی زۆر قوڵیە لەسەر پەروەردە،
زۆر چکە هەموو دایکێک ناتوانێت مناڵکی بێتە حەزانە ناتوانانی بیباتە ڕۆزە ئەبێت تۆ پەیوەندی کۆمەڵایەتەکانت هەڵسەنگ بێ لانی کەم هەفتەی شوێک ئەم مناڵانت مام و ئامۆزا و خاڵۆزا و کەسەکان ببینن چکە مناڵات بە پارک چێژ وەرناگرێ هەر بە جۆلانە چێژ وەرناگرێ بەیاریەک چێژ وەرەگرێ لە ژینگەیەکی زۆر زۆر سادەیە. مامۆستا لە پشووی هاویندا خوێندنگە خوێندن نییە و تا چەند گرنگە ئەم کاتانی کە هەن لەم هاوینەدا لەم پشووەدا لایەنی دەرونی لایەنی جەستەیی لایەنی مامەڵەکردن هەموو ئەو بوارانەی کە گرنگە بۆ مناڵ بەهێز بکرێن منداڵ بخرێتە بەر پرۆگرامەکان دەورەی زۆر باش هەرچەنە من ڕئیم وایە ئەندێکجا دەورەکان زۆر دووبارە بابەتی خوێندن نەبن و کۆمەڵەشت دەبن با تۆزێک چێژ لە پشۆکەی خۆشی وەربگرێمە تا چەند گرنگە لە گیانی منداڵدا. ڕاستە فەرمی یەکەم شت پێشی بیبێتە دەورە مهمە مناڵ لە ناو خێزانە دایک و باوک یەک بەرمەجەی تری بەرنامەی پلانی ماڵ بگۆڕێ بەداخەوە بە حکمەوەی چەند ساڵی ڕابردوو هەمووی بخەیتە سەر یەک 3 مانگ دەوام کراوە بریا ڕۆژێک بکرا بەلای بوو من بم کردایەتەوە بم توانیا سەڵاحیەتیەوە مەبایە ببینم دایک و باوک لەژێر چ فشارێکی دەرونیایە لە پرۆسی خوێندنی ئەم ساڵ بەداخەوە داوامێک هەڵپڕوکێنراوە سعیەکی باش نەکراوە منهەج نەخوێنراوە و بەداخەوە نابەر پرسیارانە مناڵێکی پۆلێکی ابتیدایی مەفروض نییە دە لە 20 بێنە لە دەرسەکانە مەفروض نییە هەر هەمووی دەمچکە ئۆتۆماتیکیان مامۆستا بەداخەوە بەشێک لە مامۆستا بمتە لە بەوتوە تۆ HDHD هەیە بەمی وتوە تۆ بیرکۆڵیت هەیە بەوتوە ئەمە ژیری مێشکی لاوازە کە یان هێنینە لای ئێمە حاڵەتەکان زۆر طبیعیە بەس بە حکمی پەلەپەلێکی زۆر کراوە لە منهەجا ئەم مناڵم نەیتوانیوە باش خوێندنەکان بکە دایک و باوکیان تووشی لایەنێکی دەرونی کردو مناڵەکە چەند لایەنی دەرونی تێک چوە دایک و باوکەکە بە هەمان شێوە وەجگەلەوەی کە مناڵ 6 مانگ 5 مانگ دەوامی نەکرد خەو خواردنی تێک چوو ئەڵێ ئێستاش من خەوکەیم بۆ ڕێک نەبووتەوە ئێستاش وازی لە شاشە نەهێناوە بۆیە مەفروضە دایک و باوک پلانێک دابنێ ئەگەر دەوامی هەیە ئەگەر لە ماڵەوەیە کاتەکانی خەو ڕێک بخە کاتەکانی خواردن ڕێک بخە ئێستا بەشێکی زۆر لەو مناڵانی کێنە لای ئێمە ئەنواع جۆر کۆرسمان هەیە لە پەیمانگە جگە لە منهەج و بابەتی کەشەپێدان پێم ئەڵێ بۆیە کە هێنم خەو خواردنی ڕێک بێت ئیندۆمیە خوا پاستا خوا ساردیە خوا پیپسیە خوا وای لێ هاتووە ئێمە شتێک حەز دەکەین هەڵە سێڵەوە ناخۆم 2 ساعت دوای سێرکەم 2 زەرف ئیندۆمی لە چ زوێکایە لەسەر تەباخەکە یعنی ئەیهێنن بۆەوەی لای ئێمە کردار و ڕفتاری باش بێ کە بە خۆشحاڵیەوە 5 بۆ 4 بۆ 5 کاتژمێر لە لای ئێمە لە دوایەوەی تۆ پلانێک دانا بۆ خەو خواردن ئەبێ کاتدانی بۆ ئەم گۆڵدن تایمانی مناڵەکەت گۆڵدن تایمی مناڵ لە 4 بۆ 5 ساعت هەستانی مناڵەکەیە چیەکە مناڵەکەی من لە هەشتی بەیانیەوە لە نوێی بەیانیەوە کە من هەڵی ئەستێنم چی ئەکە دووبارە شاشە دووبارە خواردنی ناتەندروست دووبارە کۆڵان ئێمە پێشنیاری کۆڵانەکەین کە زۆر مهمە بتوانێت منداڵ لە ژینگەی کۆڵانە پەروەردە بێت لایەک گێت ئەڵێ من مناڵەکەم نانێرمە کۆڵان لە سیتیە چکە بە کەڵکی تێکەڵی نات بەداخەوە ئێستا عەقڵێتی دروست بۆ مناڵ بە کەڵکی کۆڵان نە بەس سعات 2 دوانیەوە کاتی کۆڵانی مناڵ نییە سعات دی بەیانی کاتی کۆڵانی مناڵ نییە چکە هەتاوە گەرمە مهمە گۆڵدن تایمە کە جێ بکەیتەوە لە سێکتەرێکی پەروەردەیە کە بە خۆشحاڵی و ئێمە وەکو پەیمانگای هیوایتەوە چەندین کۆرسمان هەیە تایبەت بۆ مناڵانێت کە ئەم ساڵ فریای باش زەبطکردنی مەنهەج نەکەوتون بە تایبەتی پۆلی 1 و 2 3 و 4 و قۆناغەکانی دیکە جگە لەوانەکانی منهەج وەرزش و وێنە و هونەر و کاری دەستی خوێنن لە ژینگێکی تەواو تەندروست و ئارامە و خواردنی ئێمە ساردی و بیپسی و جەلیبۆن و ئەمانی هیچی تێدانە هەمووی خواردنی تەندروست و میوەی قاشکرا و لەفەی فرێشەکە لە شوێنی خوا دروست دەکرێت دوانیەوە ڕوانیش کۆرسەکانی پەیمانگەیەوە یان پەیمانەکانی دیکە ئەمانە زۆر گرنگە باست کرد کات بێت چۆن بێ یان کاتی ئێوە چۆن نییە بۆی کاتی ئێمە دوو تایمە کاتی بەیانیانمان تایبەتە بۆ مناڵانی کە ئەم ساڵ باش قۆناغی منهەجیان وەرنەگرتووە و بە تایبەتی قۆناغەکانی بنەڕەتی و دوانی وەڕوانمان بابەتی گەشەپێدانە ئیتر وەکو بابەتی پەروەردەی بابەتە شەرعیەکان قیراء و تەجویدی قورئان ئاکاریەکان ئاکاری ڕەفتار و کرداری نەوجەوان ئەبێت چۆن بێت کە ئەوە دکتۆر بەختیار کەماڵ تاڵەبانی خۆی ئەم دەورەی ئەڵێتەوە 4 کاتژمێر لە ناو ژینگەی پەیمانگایان ئیش دەکەین لەسەر سێکتەر بە سێکتەری نەوجەوانێک کە گەورابێت کچان بەجیا و کوڕانیش بەجیا هەموو دەورەکانی تری وەکو شاولین و جمناستیک و شەترەنج و ژمێریاری و بابەتەکانی زمان هەرمی بۆ ئاستی گەورە و مناڵ هەمانە
لە کاتژمێر هەشتی بەیانی و پەیمانگا کراوەیە بە ژینگە و بە تایپ و بە سیستمی جیاواز هەتاوەکو کاتژمێر حوتی ئێوارە ئێمە دەرگامان واڵایە بۆ کوڕان و کچان و نەوجەوانانی ئەیانەوە گەشە بە تەندروستی و کەسایەتی مناڵەکانیان بن. زۆر باشە، زۆر سپاس بۆ ئاوارە حاجی کە لەم تۆرە لەگەڵمانە بووی ڕاهێنەر و ڕاوشکاری پەروەردەی خێزانی. زۆر سپاس. خۆ بەخێر بێت.